لە ئەم تەوەرە قساکەین لەسەر خاتوونەکان لە ئێستایەکە لە دەرەوەی ماڵ ئیش و کار و پیشەیان هەیە بژێوی ژیان دابین ئەکەن بۆ خێزانەکانیان بۆ خۆیان دەستیان لە گرفانی خۆیانە جای قساکەین لەسەرەوەی کە خاتوونەکە بەم شێوەیە بێت لە دەرەوە لە بواری جیاواز کار بکات ئاستەنگەکان لە بەردەمیە چییە و چۆن ئەتوانێت بەسەر ئاستەنگانەیە زاڵ بێت هەم خۆی چۆن نەتوانێت هەم ئەبێت چۆن هاوکاریش بکرێت ڕەوەن بەبەوەی کە لەسەر ئەم بوارە زیاتر گفتگۆ بکەین میوانێکی بەڕێزمان لەگەڵدایە بەڕێز خاتو شناویە محەممەد بەڕێزیان خاوەنکارن وەکو خاتوونێک لەم بوارەیە گفتگۆی لەگەڵ دەکەین جا پێمان بڵێ شناویە خان بەڕێزت کاتێک خۆت ویستت بیتە دەرەوە ئیشی سربەخۆی خۆتت هەبێ چۆن هەنگاوت ناوە چ بەرچاڕوونیەکت لەسەر بواری کاری دەرەوەی ماڵ هەبوو بەڵم ساوتان لەبێت دانیتان باشێت زۆر سپاس بۆ ئەم تەوەرەکە بابەتێکی گرنگە بۆ باسکردن سەرەتا هەموو کەسێک کە بیرۆکیەک هەیە ئایدەیەک هەیە لە لای گەڵاڵە بووە پێویستی بە هاوکاری هەیە بە تەنها ناتوانرێت پرۆژەیەکی سەر بەخۆدا بنرێ بەتایبەت لە هەرێمێکی وەکو هەرێمی کوردستانە کە ئاستەنگەکان زۆرە تەنانەت بۆ پیاوەکانیش زۆرە نەکار بۆ خاتوونەکان ئەگەر خاتوونێک بێوێت کارێکی سەر بەخۆی خۆیدانێ ئەکید پێویستی بەدام ئەبێت پێویستی بە هاوکاری مادی و مانەوی ئەبێت و هاوکاریەکان لەکێوە دەستپێکە سەرەتا لە خودی خۆیەوە دەستپێکە ئەبێ خۆی ئەو بڕیارە یابێت کە من پێویستە کاری سەر بەخۆدانم دواتر خێزانەکەی دواتر کۆمەڵگاکەیم باشە لە هەرێمی کوردستان بە تەواوی ئەو دەرفەتە ڕەخساوە کە ژنان بیانەوێت کە ئەو بڕیارەیان بچنە دەرەوە خاوەن کارێکی خۆیان من کارەکە بۆیان ئاسان بێت ئەگەر بەڕێژەیەکی کەمیش ڕەخسا بێ بەڵام ئاستەنگەکان هێندە زۆرن کە ڕێگریکی زۆر دروست دەکات وا لەو کەسە ئەکات وا لەو خاتوونە ئاکات کە پاشەکشە بکە هەندێک جار وەکو چی؟ ئێستا ئەچینە سەرباسی ئاسەنگەکان هەندێک جار هەتا نیوەی ڕێگاکەش ئەڕوات تەنانەت لەوەیە کە بزنسەکەی گەشەش بکە بەڵام هێندە ئاسەنگەکان ڕوبەڕووی ئەبێتەوە ئیتر لە پوینتێکە ئەوەسێت توانای بەرگەگرتنی نامێنێت و ئەکشێتە دۆ ئاسەنگەکان زۆرن یەکەم لە ئاسەنگی سەرەکیەوە دەست پێ بکەین کە سیستەمی حکومڕانێتی و دەسەڵاتدارێتی وڵاتە کە سیستەمێکی وا یەکسانی دەرفەتێکی یەکسانی نەڕەخساندووەکە خاتوونەکان هاو ئاستی پیاوەکان بتوانن کاری سربەخۆی خۆیاندانێن بە کۆمەڵێک هۆکار یەکەم خاتوونەکان دووچاری تەنگژەی زیاتر ئەبنەوە لە پیاوەکان ئەگەر پیاوەکان تەنها هۆکاری مادی تەنها با بڵێن مادەکە هۆکارێک بێ بۆ ئەوەی کە بزنسەکەی بە گەشەیەکی کەمتر بکە بەڵام خاتوونەکان هۆکاری کۆمەڵایەتیشی لە پشتە یعنی هەندێک جار خێزانەکان ڕێگر ئەبن هەندێک جار چواردەورەکەی ڕێگر ئەبنەوە ئەمە ئێستا حکومڕانی لەم نێوەندە چۆن ڕۆڵە بینێت کە تۆ بە ئاستەنگەی زانیت پێویستە لەسەر ئەساسی تاک ئێمە ئەمە ڕاستکەینەوە چونکە کاتێکە خاتوونێک متمانی بەخۆیە و متمانی بەخۆیەتی و باگراوندێکی وای هەیە کە بتوانێت کاری سەر بەخۆی خۆیدا بنێت ئەمە مەرحەلەی یەکەمی بڕیوە مەرحەلەی دووەم ئەوەیە کە ئەچێتە ناو کۆمەڵگە پێویستە قبوڵی ئەوە بکەن کە ئەم خاتوونە مەهارەت و سکیڵەکەی خۆی بەرجەستە بکات لە کۆتاییە ئەمە سوودی ئەبێت هەم بۆ خۆی هەم بۆ چواردەورەکەشی بەڵام کاتێک تۆ بە چاوێکی ترۆ سێری بکەیت بە نمونە ئەگەر کچێک لە بەیانی هەتا ئێوارە کار بکات ڕەنگە کۆمەڵگە بە چاوێکی جیاوازەوە سێری بکە بڵێ ئەم کچە بە کەڵکی ژیان نایەت چونکە لە بەیانیەوە هەتا ئێوارە ئەم لە دەرەوەیە بەرکەوتنی زیاتری ئەبێت لەگەڵ پیاوانە ئەمە یەکێکی ترە لە تێڕوانینی خەڵک هەروەها لەبەرەوەی کە زۆر ئەمێنێتەوە ڕەنگە ماڵداری باش نەزانێت هیچ معلوماتێکی نابێت لەسەر ماڵداری ئەم تێڕوانینە هەڵانە وای لێ ئەکا کە وردە بە شێوازێکی نامۆ دەرەکەوێ وای لێ ئەکا کە لە نێوان دوو خاتوونە کاتێک یەکێکیان خاوەنکارە و توانایەکی زۆر باشی هەیە و لە ڕۆژانەسیەکەیەوە زۆر لە ئاسێکی باڵایە بە بەراورد بە کەسێکە هیچ لەم سکەڵانەی نییە کچەکەی تریان پەسەند دەکرێت کۆمەڵگە ئەمە پەسەند دەکات بۆ زەواج بۆ با بڵێن تێکەڵاوبوونی کۆمەڵایەتی لەگەڵیە ئەم جۆرە هەستە بە خاوەنکارەکە وای لێ ئەکا کە شتێک هەڵەیە لێرەیە شتێکی نامۆ هەیە لێرە بۆیە ئەمە ئەگەر کاری لەسەر نەکرێت و ئەگەر عەقیدەکەی یەکەم جاری زۆر لە ئاسێکی قوڵە جێگیر نەبوو بێت لە لای خۆی وردە بەرەو دوای ئەگەڕێنێتەوە وردە ئەڵێت من ئیش نەکەم باشترە وەک لەوەی کە ئیش بکەم کۆمەڵگە ئەوەی ئەوێت بەڵێ باشە ئەی چی وا ئەکات کە ئەم خاتوونە بڕیاری ئەوە بات
کە کار بکات ئەو پاڵنەرانە چین کە بەگشتی وا لە خاتونێک کات کە کاری خۆی هەبێت هۆکاری سەرەکی کارکردن یەکەمین هۆکارە ئابوووریەکەیە بەڕاستی ئابووری گرنگە یعنی ئابووری سربەخۆ وات لێ ئەکا کە تۆ پاوەرە هەبێ هێز و دەسەڵاتە هەبێ و ئەمە کار ئاسانیت بۆکە لە ژیانی ڕۆژانە تا کار ئاسانیت بۆکە لە بەرەو پێشبردننی ژیانی پیشەی و کۆمەڵایەتی و تەنانەت تایبەتی خۆشتە بۆیە کاتێک کە خاتونێک بەم ڕۆحێتەوە ئەچێتە بازاری کارەوە یەکەمین هۆکارە مادیەکەیە کە ئەو ئابوووریکی سربەخۆی هەیە ئەتوانێت خۆی پێداویستەکانی خۆی جێبەجێ بکات نەک لە خێزانەکەی و تەنانەت هەندێک جار ئەبێت بە هاوکار بۆ خێزانەکەشی هەندێک جار ئەبێتە هاوکار بۆ کەسانی تریش ئەسڵەن شناویەخان کاتێک کە خاتونێک فێرە بێت دەستی لە گرفانی خۆیان بێ زۆر بەلایەوە زەحمەتە ڕەوەن جارێکی تر دەست لە کەسێک درێژ بکاتەوە پارە لە وەربگرێ ڕاستە یعنی چۆنە لە ڕۆحەتێکی لا دروستە بێت کە ئەم بەرپرسە لە بەڕێوەبردن و کۆنتڕۆڵکردنی ژیانی خۆیە ئەمە نەک بەلایەنە خراپەکە کە ئێستا هەندێک بۆ شێوازە تێگەشتون کە ئەگەر کچێک خاوەنی گرفانی خۆی بێ بە کوردێکی خۆمان حساب بۆ کەس ناکات و ینی گوێ لە کەس ناگرێت بەڵام شتەکە لە ڕاستیانە بەخۆی ئەترسن کێشەی پیاوەکان چیە لێرەیە پیاوی زیرەک پیاو لە ژنی زیرەک ئەترسێت ینی لەبەرەوەی هەست بە ئینسکیۆر ئەکا هەست بە ترسێک ئەکات لە ناوەوە کە ئەم ژنە نەتوانێت دەستەمۆی ببێ بەڵام لە ڕاستیاوانە ڕەوان لەناو پیاوان وات بیستووە کە لە ژن بترسی لە ژنی زیرەک نەک بوومانە زەقەنە کە بڵم ئێمە لە ژنی زیرەک ئەترسین بەڵام ئەگەر لە نێوان ژنێکی زیرەک و لە نێوان ژنێکە هیچ نەزانێ ئەوان لاپەسەندەکە معلوماتی کەمترە سربەخۆنیە ناتوانانی بەسەر هەمویان بڵی تەواوەت بۆ جۆرێ دوایە بەڵام ئێمە باس لە دەسەخێنە سەر بەشە خراپەکە دەسەخێنە سەر ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی ئەوەی لە کێشەکان باسی یەکێک لە کێشەکان باشە تۆ وەکو خاوەنکارێک هەستی خۆتمان بۆ باس بکەیت خاوەنکاری و بەڕێوەبەری پەیمانگایەکی وەکو خاتونێک کە ئەم پەیمانگایە بەڕێوە بێ کە کاری خۆتە باسێکی خۆتمان بۆ بکەیت ئەگەر باسی هەستەکان بکەین هەستەکان تێکەڵن بێگومان تێکەڵن لە هەستی خۆش و ناخۆش ئێمە ڕۆژانە بەرکەوتنمان ئەبێت لەگەڵ شتی باش و خراپە لەگەڵ کەسی پۆزتیڤ و نەگەتیڤە و هەمووشی ئەبێت کۆنتڕۆڵ بکەین هەمووشی ئەبێت ئێمە ئیدارەی وەزعەکە بین و تەنانەت ئەگەر شتەکە لە مەسلحەتی ئێمەش نەبێ هەندێک جارە بێ بۆ ئاراسایە ببین کە کارەکە گرنگترە لە خودی هەستی خۆمان ڕەنگە من ڕۆژێکم هەبێت کە هەستەکانم زۆ ناخۆش بێت چونکە بە درێژایی ڕۆژەکە لە سیرا و ململانەیەکی توندا بووم بەڵام بە خاتری سەرکەوتنی کارەکەم هەندێک جار ئێمە ئەو تەسحیانە ئەین بەڵام وەکو ڕێگە لۆجیکەکەی ئەکید ئەمە لەسەر کۆمەڵێک بنەمای زانستی کار ئەکرێت ینی پەیوەندی نییە بۆی کە هەستی من چۆنە لەو کاتە پەیوەندی هەیە کە بۆی پرۆگرامی من چۆنە ئەو بنەما زانستیانە و پێوەرە زانستیانە چینکە من لەسەری کارەکەم بەڕێوە ئەبم بۆی ئەنجامێکی باش وا بەدەستەوە زۆر باشە ئەبێت چۆن کچێک ژنێک پەروەردە بکرێت کە ئەگەر چۆ بازاڕی کارەوە بەرامبەر ئەم ئاستەنگانە بووەوە کۆڵ نەدا بەردەوام بێت هەتاکو خەونەکەی ئەهێنێتە دی ئێمە کۆی بازاڕەکان سێ بازارمان هەیە خاتون بازاری سەرمایەمان هەیە سەرمایه‌داری بازاری خزمەت گوزاریمان هەیە بازاری کاریشمان هەیە بازاری سەرمایە ئەوەیە کە سەرمایی مرۆیی و سەرمایی سروشتیمان هەیە بە نمونە نەوت سەرمایەکی سروشتیە ئێوە کە خۆتان پەروەردە کردو ئێستا کارەکەن ئەمە سەرمایی سروشتیە مامۆستایەکە کارەکە مهندسێک دکتۆرێک ئەمانە سەرمایی سروشتین بازاری خزمەت گوزاریمان هەیە کە کاڵامان هەیە لەگەڵ مرۆڤە بە نمونە من دوکانێکم هەیە شتێک پێشکەشی تۆ ئەەکەم تۆ کڕیاریت بازاری کارمان هەیە کە پەیوەندی نێوان مرۆڤ و مرۆڤە ئەمەیان چۆنە خاوەنکار مۆزەفەکان لەم سێ بازارەیە لە کوی ئەم سێ بازارەیە بێگومان هەر ئەچینەوە سەر ئەو خاڵی کە لانە ئابوووریەکە لە هەموو خاڵەکانی تر گرنگترە لە دوای لانە ئابوووریەکەەوە ئەجا ئەچینە سەرچاوی مرۆیەکان چکە لانی ئابوووریە لە کۆتاییە پارە دەسەڵاتی گرتوۆتە دەست و هێزی یەکەم لە لای پارەیە دواتر بەم پارەیە تۆ ئەتوانیت سیستەمی مرۆیەکە و ڕێک بخەیت ئەتوانی سیستەمێکی
ڕێکخرا و منەظەم ڕێک بخەیت بۆ ئەوەی کە بازاری کار و خزمەتگوزاری و سەرمایەت هەمووی کۆکراوە بێت کاتێک کە خاتوونێک بڕیاڕەیات کە کاری سەر بەخۆی خۆی دابنێت بێگومانە بێ بیری لە هەموو ئەم شتانە کردبێتەوە هەندێک شت هەیە لە دەسەڵات گۆڕانکاریەکان لە دەسەڵاتی ئێمە نامێنێ بە نمونە ئێمە ناتوانین چارەسەری نەوت بکەین بەڵام ئەتوانین چارەسەری بازاری کار بکەین لە ئۆفیسێکە لە دامەزراوەیەکە کە کۆمەڵە پرینسیپ و بنەمادا بنین خاوەنکار بەم شێوازە ئەتوانە کار بکە لەگەڵ کارمەندەکانیە ئەتوانین لە بازاری خزمەتگوزاری و کاڵاش شمەکە کۆمەڵە پرینسیپێکدا بنین کە ئێمە پێویستە بەم نرخە ئەم کاڵایە ساخ بکەینەوە وە کڕیاریش خواستی لەسەر چی بێت ئێمە ئەوە بهێنین کەواتە بەپێی بازارەکان تعاملەکان ئەگۆڕێت باشە ئەکرێت بڵێن ژنی خاوەنکار خاوەن بڕیاری خۆشێتی آخر لە ژیانی کۆمەڵاتیە یان لە ژیانی پیشەیە چونکە ئەم دوشتە زۆر جیاوازە کاکڕەوەند من ئەگەر هاوبەشی کەسێ بکەم لە ژیانی کۆمەڵاتی خۆمە ئەکید خۆم بە تەنیا خاوەن بڕیار نیم یعنی ئەمە پێویستی بە لێ تێگەشتن هەیە لە نێوان دوو مرۆڤە من ناتوانم تەنها بڵم لەبەرەوەی من خاوەنی پەیمانگەیەکم هەموو شتەکان خۆم ئێڵم تۆ بۆت نییە مافی هیچت نییە ئەمە ژیانە پێکەوە ژیانە ڕەنگە من و تۆ لەسەر شتێک کۆک بین تۆ ئەگەر پۆینتێکت هەبێت لەم بابەتەیە ناتوانم ڕێگری لێ بکەم ئەمە ڕاستکردنەوەیکە بۆ قسەکەی پێشتر کە ئەکرێت بڵین کەوتۆتەوە سەر خاتوونەکە خۆی کە ئەم جیاوازیە دروست بکات ئەمە کارە ئەمەیان ژیانی خێزان و کۆمەڵایەتەکەی بەتاکید وایە ئێمە نابێ ژیانی کۆمەڵاتی تێکەڵای ژیانی پیشەی بکەین من مدیری پەیمانگەکەمم لە پەیمانگەکەی خۆما بەڵام لە ماڵەوە کچی ماڵەوەم لەگەڵ هاوڕێکەمە هاوڕەیەکم لەگەڵ هاوکارەکەمە هاوکارم ینی ئەم دوشتە زۆر جیاوازن بێکەوە دەستخۆش ئەمە تەواوە باشە بەپی ئامارێک لە سەدا 36 بزنسە بچووکەکان خاوەنەکانیان ژن و خانمانن لە جیهاندا باشە لە هەرێمی کوردستان خاوەنکاری خاتوونەکان ئەکرێت بڵێن ڕێژەیەکی باشە وەکو ڕێژە من ناتوانم هیچ ڕێژەیەک بم چونکە داتاکانمان وەکو ژمارەنە بەس ئەوەنە باشە یا خراپە لە ئاستی پێویستانە چونکە تەنانەت ئەو کەسانەشی هەر بە نمونە باسی پەروەردە بکەین زۆرینەی بەڕێوەبەری قوتابخانەکان پیاوانن زۆرینەی تەنانەت ئەگەر ژنانیش بەشداری بکەن لە ئاستە باڵاکانە نییە لە ئاستی خوارەوەیە کارمەندێکی ئاساییە بەڵام ئەوەی کەوانێ بچێتە ئاستی باڵا ئەمەیان تۆزێک بابەتەکە زیاتر سیاسیە ینی پەیوەندی نییە تەنها بە توانە و کەفاەتی خاتوونەکانەوە بابەتەکە لەمە قوڵتر و گەورەترە ئیتر سیستەمەکە چۆن داڕێژراوە ئەمان پەیوەندی بە سیاست مەدارەکانمانەوە کە بۆچی ئاواهیە چونکە بەڕاستی خاتوونەکانیش توانای ئەویان هەیە کە لە ئاستی باڵایە بن هاو ئاستی ئەپیاوەکان نەک با بڵێن لە سەروی ئەوانەوە پێکۆ سالاری بێ ڕگەز نا بە هیچ شێوەیەک ڕگەز نابێ ببێ بە پێوەەر بەڵام ئەم قسانە ئەمەندە وتراون و هیچ گۆڕانکارێک دروست نەبووە بێدەنگیمان لێ کردووە خۆمان گونجاندووە لەگەڵ بڵێنە خاتوونەکان بە توانەکانیان سەلمێنن جا ئێستا جەنابەت وەکو دوا پرسیار ئەگەر وەڵامی مێتەوە پاڵپشتی خاتوونەکان لە یەکتر تا چەند گرنگەوە تا چەند ئەمە خۆت بینیوتە خاتوونێک پاڵپشتی خاتوونێکی تر ئەکا کاتێک بەتایبەت ئەگەر سەرکەوتوو بێت لە بواری کارەکەیە زۆر گرنگە بەڵام لە چ کاتێکا گرنگە بێ ئەگەر ئەو کەسی کە پاڵپشتەکە ئەکات خۆی ئاسێکی معریفی بەرزی هەبێ ینی من وەکو خاوەنی شوێنێک هەتا ئاسێکی معریفی بەرزم نەبێت ئەگەر کەسێک یەک تۆز لە خۆم باشتر بێت ئەو کاتە نایهێنمە پێشەوە ینی لە کاتێکە ئەمە تەطبیقە بێت کە خاتوونەکان پشگیری یەکتر بکەن باگراوندێکی معریفی بەهێزیان ئەبێت هەبێت چونکە لەم مەجالە غیرەکردن دروستە بێت و من و تۆی دروستە بێت من بۆ ئەوەی هەیە من بۆ نیمە ینی ناتوانانی هەتا ڕۆحەتێکی زۆر سادە و ساکار و متمانە بە خۆبوونێکی هێندە بەهێز لە تۆیانە بێت کە تەواو تۆ بەسیت بۆ خۆت پێویست بۆ مقارێنەیە ناکە ناتوانانی پشگیری لە خاتوونەکان بکەیت باشە خاتوش ناویاوکو کۆتا پرسیاری منیش ئێستا خانمان زۆرن کە کاری دەستی ئەنجامەیان و دەستڕەنگینیان هەیە بەڵام هەمان کەلوپەل و پێداویستی ئەگەر لە وڵاتانی دەرەوەمان بێت گرنگی زیاتر بەوە ئەیرێت کەواتە ئەمە حکوکاری حکوومەتەکە گرنگی بەکاری دەستی خانمانی خۆمان بادیان کاری چێە؟ بەڵێ ئەمەشیان هەر هۆکاری بازرگانی نییە ئەمان هۆکارەکەی سیاسیە کە متمانەی خەڵکەکە هێندە لاوازە بە بەرهەمی خۆمان ناتوانین متمانە بە بەرهەمێکی کوردی بکەین تەنانەت ئەگەر باشتریش بێت لە کاتێکە زۆربەی خانمانی ئێمە زۆر باشتر زۆر جوانتر
و بە نرخێکی زۆر کەمتریش دروستەکە. ڕاستە هەم نرخەکان کەمترە هەم کوالیتەکەشیان زۆر باشترە و مۆرکی کوردەواریشی پێوەیە ینی تۆ هەستەگەیت ئەمە ڕێک لە ناو شارەکەی خۆت و وڵاتەکەی خۆتە بەڵام کاتێک کاڵایەکی تورکی ئەکریت لە خۆتەوە هەستێکی نامۆت لا دروستە بێت کە تۆ جیا ئەکرێتەوە لە کورد ینی ئەچیتە ناو شکڵی نەتەوەیەکی ترەوە بەم شێوازەیە بەڵام متمانەکە هێندەکەمە کە ئێمە لەم قۆناغی ئێستا ناتوانین متمانە بکەین بەوەی کە کاڵایەکی کوردی باشتر بێت لە کاڵایەکی تورکی هەڵبەتە ئەمەش هۆکاری سیاسی لە پشتە باش شتێک ماوە ئاماژەی پێبێت لە کۆتاییە هەر سەبارەت بە کاری خانمان با ئێمە نەڵێن کاری خانمان هەر خۆی کارکردن شتێکی ینی شتێکی هەم ڕۆحیە کە لانی ڕۆحی ئەو ئینسانە بەرەو باشتر ئەبات باری دەرونی باشتر ئەکات وەکو ئەوە نیە کە تۆ هەموو کاتەکانت لە شوێنە کابێت کە نەزانی چی ئەکەیت هەست بە بەرهەمی خۆتەکەیت کاتێک کە بەرهەمێک ئەبەخشیت بە خەڵک هەستەکەیت تۆ داهێنەریت تۆ داهێنانە کردو لە شتێکە تۆ مناڵێک فێرەکەی تۆ شتێکی جوان دروستەکەی جانتایەکی دەستکرد دروستەکەی ئەمە لا نەڕۆحیەکەی بە نسبەت خانمانەوە زۆ گرنگە چونکە ئێمە بە سروش بە شتی بچووک دڵمان خۆشە بێت ینی ئەمە زۆر تەسیری هەیە لەسەر باری دەرونی ئێمە دووەم تۆ ئەگەر بە تێڕوانینێکی بەرز و لە ئاستێکی ئەکادمی و زانستی بەرزە کار بکەیت سوود بە چواردەوەرەکەشت ئەگەیانیت سوود بە ئەوانەش ئەگەیانیت کە ئەیانەوێت لە تۆ شتێک فێر ببن سوود بە جیلەکانی داهات و تریش ئەگەیانی کە تۆ ئەبی بە مۆدڵێک بۆ ئەوان مۆدڵێکی جوان بێگومان نەک هەر بۆ شتی ڕووکەش و تافێ چاو لە تۆ بکەن تۆ ئەبیت بە قدوەیەک بۆ ئەو کەسانەی کە بەتەمان خەونێکیان هەیە و نازانن چۆن پێ بگەن بۆی کارکردن بۆ هەمووان گرنگە چەند بۆ پیاوان گرنگە بۆ خاتونەکانیش گرنگە و بە پێچوانش دەستی خۆش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت زۆر خۆشحاڵ بێت هیوای سەرکەوتن بۆ سەرجەم ئەو کەسانە ئاخواسین بە قسەکەی بەڕێز شناویە خان هەوڵەدەن بژێوی ژیان سەربەرزانە بە شەرەف دەربهێنن لەشی هەمویان ساخ بەجای خاتون بێت یا پیاو بێت